سیاسەتی تورک لە گوتاری داگیرکاریەوە بۆ گوتاری برایەتی. لە سیاسەتی تورکیادا کەی پەنا بۆ گوتاری برایەتی دەبرێت. یەک تورک بە ئەندازەی هەموو جیهان بایەخی هەیە. کورد بربەستی سەرەکی بەختەوەری تورکە، بۆیە دەبێت تەفروتونە بکرێت. ئەی مناڵانی تورک، هێزی نهێنی تۆ شوناس و ڕەسەنایەتی ڕەگەزی تۆیە. تەنیا نەتەوەی تورک لە وڵاتەدا مافی هەیە و هیچ کەسێکی دیکە خاوەنە و مافە نییە. تواندنەوە و تەنانەت دەرکردنی کورد لە تورکیادا دەرفەت بۆ گەشەکردنی فەرهەنگی تورکی دەڕەخسێنێت. ئەمە بەشێکە لەو گوتارەی کە دەسەڵاتی سیاسی تورکیا هەر لە سەرەتاوە مێشکی منداڵانی تورکی پێ پڕ دەکەن لە دژایەتی کورد و لەسەر و باوەڕا پەروەردە دەکرێن. هەر بەم بیرکردنەوەیە دەرگای برایەتی و پێکەوە ژیانیان بۆ هەمیشە داخستووە و وای لێ کردووە کە جگە لە تنگانە و مەترسی دابەشبوونی وڵاتەکەیان بۆ ماوەیەکی کاتیش بوو بێت بیر لە ئاشتی و برایەتی نەکەنەوە، وەک چۆن ئێستا و لە کاتی مەترسی و تنگانەدا ئەم دەسەڵاتە بیری لە گوتاری برایەتی کورد و تورک دەکاتەوە و بانگەشەی ئاشتی و کۆتایی شەڕ لە تورکیادا دەکات. لە ئێستادا کە باسی برایەتی کورد و تورک لە تورکیادا ڕۆژ بە ڕۆژ گەرم و گوڕتر دەبێت و دەسەڵاتی سیاسی تورکیا خەریکە کۆتایی خەباتی چەکداری کورد ڕابگەێنێت، دووریش کەیسی کورد لە پەرلەماندا بکرێتە ڕۆژەڤ و تەنانەت ئاپۆش ئازاد بکرێت، پێویست دەکات ئاماژەیەکی مێژووی بە دوو گوتاری برایەتی کورد و تورک بدرێت تا کورد ئەم جارەی تر فریوی گوتارەکاتی و بەرژەوەندی خوازەکەی تورکیان نەخوات و بۆ یەک جاریش بوو بێت بیر لەوە بکاتەوە کە لە گوتاری سیاسی تورکیادا هیچ پنتێکی بۆ برایەتی کورد و تورک تێدا نییە، بەڵکو لە دیدی تورکیاوە کورد بربەستی سەرەکی بەختەوەری و پێشکەوتنی تورکیایە. وەک سووکەوە بیرهێنانەوەیەک پێشەوەی ئاماژە بەم گوتارە نوێی دەسەڵاتی سیاسی تورکیا بدرێت، باشتر وایەوە بیری خۆمانی بێنینەوە کە عەشیرەتێکی گەورەی تورک بە ناوی سەلجوقیەکانی سەر بە تورکانی ئوغوز بە بیانووی دۆزینەوەی لە وەرگا و خراپی باری ژیانیان لە نزیک مەغۆلستانەوە ڕوویان لە خوراسان کرد و پاش ماوەیەکی کورد کەوتنە شەڕ و ئاژاوەگێڕی لەگەڵ خەڵکی ڕەسەنی ناوچەی خوراسان. لە ئەنجام دەتوانیان لە ساڵی 1940دا یەکەم حکوومەتی تورکی لە خاکی خوراساندا بمەزرێنن. ئەم دەسەڵاتە سەرەتای بە تورککردنی ناوچە فارسنشین و بە تایبەت کوردنشینەکانی وەک تەورێز و هەمەدان و ناوچەی ئاران واتە باکووری ئێستا و دامەزراندنی دەسەڵاتی تورک و تەنانەت دەستگرتن بوو بەسەر خەلافەتی بەغداددا لە ساڵی 1955دا. خواجە نیزام المولکی وەزیری سەلجوقیەکان سەرەڕایەوەی لە خزمەت ئەو دەسەڵاتەدا بوو، بەڵام لە هاتنی بەلێشا و پەیتا پەیتای تورکەکانی سەر بە عەشیرەتی ئوغوز هەستی بە مەترسی کرد و بە ناچاری بەشێکیانی هەندا ڕوو لە ئەنادۆڵ واتە بەشی ڕۆژهەڵاتی ئیمپراتۆری ڕۆم بکەن. لە ئاکامدا لە شەڕی چارەنووسسازی مەلازگرد لە ساڵی 1970دا شکستیان بە ڕۆمی مەسیحی هێنا. مەلازگرد سەرەتای بە تورککردنی ئەنادۆڵ واتە بەشی ڕۆژهەڵاتی ئیمپراتۆری مەسیحی و داگیرکردنی خاکی کوردان بوو. لە ئەنادۆڵ یەکەم حکوومەتی تورکی سەر بە عەشیرەتی سەلجوقی بە نێوی سەلجوقیەکانی ڕۆم لە ساڵی 1977 زاینیدا دامەزرا و تا سەردەمی هاتنی مەغۆلەکان درێژەی کێشا. بە هاتنی مەغۆلەکانیش دەسەڵاتی سەلجوقیەکان لە ئەنادۆڵ کۆتایی پێهات، بەڵام دەسەڵاتی تورک کۆتایی پێ نەهات. پاش مەغۆلەکان لە چەندین تایفەی سەر بە عەشیرەتی تورکی ئوغوز لە ناوچەی ڕۆژاوای ئەنادۆڵ چەندین دەسەڵاتی خۆجێیان دامەزراند و لە ڕیز یەمانەدا دەسەڵاتی عوسمانی یان عوسمانلی بوو کە لەسەر دەستی غازی عوسمان لە ساڵی 1280دا دامەزرا و بەرەبەرە توانی لە سەردەمی سوڵتان محەممەد فاتح بەرەو ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ جوڵە بکات و بە گرتنی کۆنستانتین شار واتە ئیستانبۆڵ لە ساڵی 1453دا بوار بۆ بە ئیمپراتۆرکردنی دەسەڵاتی عوسمانیەکان بڕەخسێنێت. دەسەڵاتی تورکە عوسمانیەکان لە نێوان ساڵەکانی 1453 تا 1566دا واتە لە گرتنی ئیستانبۆڵەوە بۆ گرتنی بەشێک لە ئەوروپا و سەرجەم وڵاتە عەرەبیەکان لەسەر دەستی سوڵتان محەممەد فاتح تا سوڵتان سلێمانی یەکەم واتە لە ساڵی 1520 تا 1566 بوو بە یەکێک لە بەهێزترین و بەربڵاوترین ئیمپراتۆریەکانی جیهان لە سەدەی 16هەمدا کە سەرجەم خاکی عەرەب و بەشێک لە ئەوروپایان لە ڕێگای کوشتاری بە کۆمەڵ و تند و تیژیەوە داگیر کرد. سەرهەڵدانی ئەوروپای مۆدرن و شکستهێنانی عوسمانی لە چەندین شەڕی گرنگ لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی لە نیوەی دووەمی سەدەی 16 و سەرەتای سەدەی 17دا سەرەتای هەراسێنانی ئیمپراتۆری عوسمانی و مەترسی ڕووخانی دەسەڵاتی سوڵتانی تورک بوو. بۆ پێشگرتن بە مەترسیە واتە مەترسی لە دەستدانی ئیمپراتۆر جیا لە چاکسازی لەلایەن دەسەڵاتی تورکە عوسمانیەکانەوە هەوڵی بەرزکردنەوەی گوتاری برایەتی لە ژێر ناونیشانی عوسمانی خوازی و ئیسلامی خوازی درا کە لێرەدا ئاماژەیان پێدەدەین.
گوتاری عوسمانی خوازی جیا لە شکستی قورسی عوسمانیەکان لە ڕۆژاوە کێشەی بەڕێوەبردننی وڵات هاوکات لەگەڵ سەرهەڵدانی ناسیۆنالیزم لە نێوان نەتەوە مەسیحیەکانی سەر بە ئیمپراتۆریەکانی وەک یۆنان و سربەکان لە ساڵی 1834 و دواتر بۆلگاریە وەرمەنیەکان ئەو پرسیارە سەرەکیەی کە چۆن دەکرێت لەم دۆخەجا ئەم ئیمپراتۆرە ڕزگار بکرێت وەک تارمایی مێشکی سیاسەتمەداران و دەسەڵاتدارانی عوسمانی تەنیەوە وەڵامی ئەم پرسیارەش بەرزکردنەوە و بەرجەستەکردنی گوتاری عوسمانی گەرایی بوو. لەم ئاراستەیەوە سوڵتان عەبدولمەجیدی یەکەم ساڵی 1839 بۆ 1861 بە دەرکردنی فەرمانی چاکسازی کە بە سەردەمی تەنزیمات پێناسەکراوە لە ساڵانی 1839 تا 1876 گوتاری عوسمانی خوازی بەرز کردەوە. بە پێی ئەم گوتارە هەموو دانیشتوانی ژێر دەسەڵاتی عوسمانی وەک برا و هاوڵاتی خاوەن مافی یەکسانن. لێرەوە ئیدی گوتاری برایەتی لە ترسی مەسیحیەکان کە بە تەمای جیابوونەوە بوون بەرز کرایەوە و ڕێگا بۆ بەشداری مەسیحیەکان لە دەسەڵاتی ئیداری و سوپای ئیمپراتۆردا ئامادەکرا. مەبەست لە زاڵکردنی گوتاری عوسمانی خوازی و برایەتی موسڵمان و مەسیحیەکان ڕەواندنەوەی نیگەرانی چۆنیەتی ڕزگارکردنی ئەم ئیمپراتۆریەتە بوو لە دابەشبوون و جیابوونەوەی مەسیحیەکان. بەڵام مەسیحیەکان ئەو هەموو توندوتیژی و کوشتار و تۆقاندنەی سەربازانی تورکیایان فەرامۆش نەکرد بوو. بۆ نمونە بیری خۆیان دەهێنایەوە کە چۆن لە بولگاریا سەربازانی تورک لە کۆتایی شەودا بزماریان لە گوێی دیلەکانیان دەچەقاند و هەڵیان دەواسین. ئەو کات بە بەرچاوی خێزانەکانیان منداڵەکانیان بەرەو ئاسمان بەرز دەکردەوە و لە کاتی هاتنە خوارەوەیان بەنووکی خەنجەر و شمشێرەکانیان پێشوازیان لەو منداڵانە دەکرد. ئەمە کارێک بوو کە تا ئەو کاتە هیچ ئاژەڵێک کارێکی لەم شێوەیەی نەکرد بوو. بەڵام ئەم گوتارە کاتیەی دەسەڵاتی سیاسی تورکەکان لەبەر دەستێوەردانی دەرەکی بڵاوبوونەوەی شەپۆلی ناسیۆنالیزم لە نێوان نەتەوەکانی ئیمپراتۆر و ئارەزووی ڕزگاربوون لە دەسەڵاتی چەوسێنەر و ستەمکاری سوڵتانی تورک شکستی هێنا و ئەم گوتارەی سوڵتانی تورک نەیتوانی مەسیحیەکان فریو بدات. بۆیە لەسەر جیابوونەوە و کۆتایی بەبرایەتی تورک و مەسیحی پێداگر بوون و دەرەنجام جیابوونەوە. با جیابوونەوەی مەسیحیەکان سوڵتان و دەسەڵاتی تورک هانایان بۆ گوتاری برایەتیەکی دیکە لە ژێر ناونیشانی ئیسلام خوازی برد. گوتاری ئیسلام خوازی پاش جیابوونەوەی یۆنان و بولگاریا و سربیا ئامانجی سەرەکی ئەم گوتارە پاراستنی عەرەب و خاکی عەرەب بوو لە چوارچێوەی دەسەڵاتی سوڵتان لە ژێر بیانووی برایەتی موسڵمانەکان واتە برایەتی تورک و عەرەب. هەر لەم ئاراستەیەدا سوڵتان عەبدولمەجیدی دووەم بە باشی ئاگاداری دۆخی ئیمپراتۆر بوو. بۆیە لەو پەڕی مەترسی و نیگەرانیدا دانی بەوەدانا کە نەهامەتی و چارەڕەشی ئەمە لەوەدایە ئیمپراتۆریەکەمان یەکدەست نییە. ئەم نیگەرانیەی سوڵتان هەوڵێک بوو بۆ ڕزگارکردنی وڵات لە ڕێی گوتاری ئیسلام خوازیەوە کە دەکرا سەرجەم دانیشتوانی ئیمپراتۆریا بە تورک و کورد و بەتایبەت عەرەب ڕازی بکات. هەوڵ بۆ زاڵکردنی ئەم گوتارە هاوکات بوو لەگەڵ هەوڵی جدی ڕۆشنبیرانی عەرەب بۆ دەربازبوون لە ژێر دەسەڵاتی عوسمانی و بە پشتبەستن بە ئایدۆلۆژیای ناسیۆنالیزمی عەرەبی بە یارمەتی و هاندانی ئینگلیزەکان. ڕەوتی ڕووداوەکان پیشانیدا کە گوتاری برایەتی و یەکڕیزی ئیسلامی سوڵتان لە ئاست ناسیۆنالیزمی عەرەب لاوازتر بوو. هەر بۆ یەکەم کەم کۆی عەرەبەکان پاش جەنگی یەکەمی جیهانی لە دەسەڵاتی سیاسی تورک جیابوونەوە و سربەخۆیی خۆیان بەدەستێنا چونکە ئەوان باش ئاگادار بوون کە گوتاری سیاسی دەسەڵاتی تورک کە پێی وابوو شەرەف و سەربەرزیەکی مەزنە کەسێک بتوانێت خۆی بە تورک بزانێت ناتوانێت قەت بیر لە گوتاری ڕاستەقینەی برایەتی تورک و عەرەب بکاتەوە. بۆیە دوجار بە برایەتیە کە تورکتیایدا سەردار و برا گەورە بمێنێتەوە ڕازی نەبوون و جیابوونەوە. کەواتە مێژووی ڕاستەقینەی تورک بە ئێمە دەڵێت کە تورک نەک تەنیا بڕوای بە برایەتی تورک و کورد نییە تەنانەت بە قسەی گورسلی سەرۆک وەزیران بڕوایان وایە کە دەبێت سوپا لە بۆمبارانی گوند و شارەکانی ئەو کوردە شاخاویانە سڵ نەکاتەوە و لەگەڵ خاک یەکسانیان بکات. لە ئێستاشدا برایەتی لای ئەوان واتە ئەو کەسەی هەستی بۆ تورک نییە و هەست ناکات تورکە بە ئەم وڵاتە جێبهێڵێت. کۆیەم چیرۆکە بەێمە دەڵێت تورک بەردەوام بیری لە داگیرکاری، دەرکردن، تۆقاندن و کوشتن و شێوازێکی زۆر وەحشیانە کردوتەوە. بەواتایەک بەردەوام گوتاری سەرەکی هاندانی داگیرکاری زیاتر بووە و تەنیا و کاتەی تووشی تنگانە و لاوازی بووە بیری لە هەڵکردنی گوتاری برایەتی کردوتەوە. بە دڵنیاییەوە ئەم گوتارە کاتی و بەرژەوەندی خوازە بوو کە ڕێبەرانی عاقڵی نەتەوەکانی ژێردەستەی دەسەڵاتی تورک هەرگیز بڕوایان پێی نەکردووە و ئازادی و سەربەستی خۆیان لە کۆتایی هێنان بەو برایەتیەدا بینیەوە.
ڕاستە لە ئێستادا پێدەچێت دەرفەت بۆ جیابوونەوەی کورد و کۆتایی بەم گوتاری برایەتیە بۆ هەمیشە ئەستەم بێت. بەڵام ئەستەم نییە لەم دەرفەتە زێڕینەدا. ڕێبەرانی کورد بڕوا بەو گوتارە کاتی و بەرژەوەندی خوازەی تورکیای ئەردۆغان نەکەن و لە لاوازکردنی ئەم دەسەڵاتە و پێداگری لە پێناو گەیشتن بە مافەکانیان بەردەوام بن بۆ ئەوەی کورد نەک تەنیا ترسی ئەوەی نەبێت لە نیشتمانی خۆیدا بە کوردی قسە بکات، بەڵکو ئازادانە و بەو پەڕی شکۆ و شانازیەوە بیر لە دامەزراندنی دەسەڵاتی کوردی بکاتەوە و بڕیاری لێ بدات. چونکە ئێستا باشترین دەرفەتە بۆ ئەوەی کورد بە ئەکتەرەکانی ناوچەکەی نیشان بدات و بیسەلمێنێت کە ئیتر پێگەی کورد لە کارتەوە بۆ ئەکتەری ناوچە بەرز بۆتەوە و بەباشی وانەی لە مێژوو وەرگرتووە. بۆیە ئەستەمە کورد جارێکی دیکە بە ماسانیە فریوی گوتارە کاتی و بەرژەوەندی خوازەکەی تورکیای ئەردۆغان بخوات.